الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين إيمان داراني بريس بنراني بخوشوي السلام ورحمة وبركة خواه برجة بسرتانا خواه قورا نوجو تاعت عبادتان قبولك خواه قورا نوجو كان تان تراويح ودعا كان مالي قبولك واستقاما ببخش خوشوي سانم دیارە مانگی ڕەمەزان کە مانگی هەم تەوبە و بەخۆداچوونەوەیە لە هەمان کاتە مانگێکە دڵەکان سەخیە بن مسلمانان حەزیان بە خێرکردنە حەزیان بەوەیە کەوا هاوکاری و دەستگرۆیی هاوڕێ و دراوسێ و خزم و مسلمانان بکەن بەعام بۆیە سەخاوەتیەک ڕوئەدا لە نێو مسلمانانە لە غەیری ماڵنەکانی تر بەقووەتر و بەهێزترە لایەنی دینی و لایەنی سەخاوەتی بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس پێغەمبەری خوا زۆر سەخی بووە زۆر بەخشندە بووە وكان أجود ما يكون في رمضان بەڵام لە مانگی ڕەمەزانە زۆرتر سەخی بووە زۆرتر بەخشندە بووە بۆیە مانگی ڕەمەزان ئەو مانگەی کە ئینسان دایم ئەو سەدەقە و خێری کێتیایە کە قورئان فەرمێت تیجارەتەن لەن تەبوور تیجارەتێکە کە قەت زەرەر ناکە سەدەقە و بەخشین و خێر و خێرا دیتر لە عیلمتا لە سەرۆت و سامانتا لە هاوکاریە لە قسەی خۆشە لە ڕووی خۆشە ئەمانە هەمووی سەدەقە و خێرە و پاشان صفەتی ئینسانی ئیماندار وەکو قورئان فەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون باسی کۆمەڵە صفاتی ئیماندارەکە لەگەڵ ئەوەشە الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون کێن ئەو کەسانی کە صفەتی ئیمانیان هەیە ئەوانن کەوا نوێژەکانیان ئەنجامەدن و پاشان لەو ڕزق و ڕۆزەی کە خوای گەورە پێی بەخشیون دەیبەخشن بە هەژار و نەدار و فەقیرەکان بۆیە باشترین خەیر و سەدەقەیەکیش ئەوەیە کە ئینسان قەرزە سەدەقەیە بیدا بەخوا قورئانیش دەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا کێ هەیە باشترین قەرز بە بەخوا یعنی بێ کێ هەیە باشترین خەیر و چاکە بکە بۆ ئەوی خوای گەورە پاداشتی باتەوە بۆیە گومانتان نەبێ پێغەمبەر فەرمێ ما نەقەسەت هیچ کەم ناکە چی سەدەقەتەن ئەو سەدەقە و خێرە لەو ماڵ و لە من مالین کە لەو ماڵ و سەرەت و سامانی کە هەتە کە دەیبەخشی یعنی کەم ناکە بڵێ بەعادەت تۆ 100,000 هەیە 5,000 بەخشی 95 مێنێتەوە بەڵام لە بەرەکەتە قەت کەم ناکە و زیادەکە بۆیە ئیسلام وەمان فێرەکە دائیم سەدەقە و خێر و چاکە و بەخشەکانمان پێش خۆمان بکەین بەڵام ئەم بەخشەی کە ئینسان ئەنجامی ئەدا لە ماڵی ڕەمەزانە یا لە کاتەکانی ترا بەتایبەتی لە ماڵی ڕەمەزانە ئینسان حەزی زیاتر بە خێرە یا لە کاتەکانی ترا کۆمەڵێک سەقافەت و ڕۆشنبیری هەیە یا بەو معنایە کۆمەڵێک ئادابی هەیە ئینسانی ئیمانداریش چۆن خوای گەورە کۆمەڵێک پرینسیپی بۆ داناوە یا ئاداب و ڕەوشتی بۆ داناوە لە هەموو بوارەکانی عیبادەتە لە هەمان کاتە لە بەخشینیشا کە تۆ پارەی خۆتە بەخشی ماڵی خۆتە بەخشی کۆمەڵێک ئاداب و کۆمەڵێک ڕەوشت هەیە دەبێت ئینسان ڕەچاوی بکە کۆمەڵێک وەکو بڵێ بە معنای ئێستا وەکو ڕۆشنبیریە کەوا ئینسانی مسلمان بە تایبەتی ئەبێ سەقافەتێکی هەبێ چۆن لە بوارەکانی ترا سەقافەتی هەبێ ڕۆشنبیر بێ بە هەمان کات ئەبێ ڕۆشنبیریەکی هەوەشی هەبێ کە چۆن خێر و سەدەقەکانی ئەبەخشێ یەکێک لەو ئاداب و سەقاف و ڕۆشنبیری کە ئینسان خێر ئەکا یەکەم شتێکەوەی ئیخلاسی هەبێ کاتێک کە من خێرەکەم تۆ سەدەقەیەک ئەەکەی دەبێ ئیخلاس هەبێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا ئەو کەسانی کە ئەبەخشن بە فەقیر و هەژار بە نەداران بە بێباوکان بە ئەسیرەکان إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا ئەوە سیفەتیانە حیس شکر و سوپاسێکیان ناوێ لە بەرامبەریە ئیلا لە بەنێتێکی خالص و پاشان بە ئادابێکی جوانەوە بەرامبەر بە خوای گەورە ئەیبەخشن بۆەوەی ئەجیان دەستکەوێت و پاشان ئینسانی ئیماندار ئیسلام وامان فێرەکە کەوا کاتێک کە ئەبەخشین ئەوەندە ڕۆشنبیریمان هەبێ کەوا چی بکەین منەت نەکەین دووشت منەت نەکەین و پاشان ئازاری ئەو کەسەش نین کەوا سەدەقەکەی بەرامبەرەکەین یا خێرێکی پێیەکەین چونکە قورئان پێمانە فەرمێ يا أيها الذين آمنوا
ئەو کەسانی ئیمانتان هێناوە خوای گەورە بە ئیماندار باسەکە بۆ لەبەرەوەی عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ هەر کاتێ خوای گەورە باڵنی کردی بە یا ئەیوە الەذینە ئامەنوو تۆ گوێ بگرە و بێدڵ بە یا ئەیوە الەذینە ئامەنوو لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئاگادار بن سەدەقەتەکانتان خەیرەکانتان چاکەکانتان بەچی بە منەتکردن و بە ئازاردانی ئەو کەسەی خێری پێیەکەی بەتاڵی مەکەرەوە وەکو چۆن ئاەتەکە دوور و درێژە وەکو چۆن دەفەرمێ کاتێک ئینسان تۆزێک لەسەر بەردێکی سافە و بایەک لێدا و عاسفەیەک لێدا و نامێنێ سافیەکەی مێنێت و بەس بەردەڕەقەکە ئینسانی مانداریش ئەگە چاکەیەکی هەبێ بەخشێکی هەبێ بەس ئەوەی بۆ ئەمێنێتەوە ئیتر یعنی عەزیەت و ماندووبوونەکەی بۆ ئەمێنێتەوە ئەجر و پاداشەکەی بۆ نامێنێتەوە ئەگەر منەتکا بەسەر خەڵکا یاخود خەڵک عەزیەت بە بۆیە ئیبن القەییم خۆشەویستان لە باسی منەتا دەفەرمێ منەتی قەلب یاخود منەتی زمان دووشت لەم ئاەتە پێمانە فەرمێ ئاگادار بە کاتێک کە تۆ خێرێکەکەی کە سەدەقەیەکەکەی شتێکە بەخشی بە کەسێک ئەوەندە ڕۆشنبیر بەتیایە وەکو قورئان فێرمانەکە منەت مەکە بەسەریا منەتی دڵ وەکو ئیبن القەییم دەفەرمێ بەوەی کەوا تۆ کەسێک هاوکاری کەسێیەکەی لە دڵەوە وا بزانی تۆ لەو گەورەتری تۆ دەسەڵاتت هەیە و نیعمەتێکت هەیە و سەروەت و سامانێکت هەیە و ختورەیە لە دڵ تا دروست ببێ کە تۆ لەو گەورەتری یاخود منەتی زبان ئاگال لە زمانیش بێ منەتی زبان هەم منەتکێ بەسەریا و هەم ئازاریشی بی بۆیە ئیسلام فێری ئەو ڕۆشنبیر و سەقافەتە جوانەمانەکە کە کاتێک خەیرێکی شەکەین و هاوکاری کەسەیەکەین ناینەوە بەناو چاویە نەڵێن بەخوا کاکە باش و فریاکەوتن فڵانە کەس هیچی نەبوو بەخوا باش و دوو بریشکم بر بۆ ماڵیان سەتڵی خواردنم بر بۆ ماڵیان ئێوارەیەک بە هاوکاریم کردن تۆزە زەکاتمانێ ئەها ئەمانە بە زمان تۆ ئازاری ئەدەی بەوەی کە ئەم پیاوە کە خێرێکت پێ کردووە عەزیەتە خوا و پاشان بە زمان منەتیش ئەکەی بەسەریە بۆیە عەبدوڕەحمانی کوڕی زەید کە یەکێکە لە تابعین دەفەرمێ هەموو جارێ باوکم ئامۆژگاریە کردم دەیفەرموو پێم ئەی کوڕی خۆم إذا عطيت رجلا شيئا ورأيت سلامك يثقل عليه فكف سلامك عنه ئەی کوڕی خۆشەویستم ئەگەرەکو چاکەیەکی کرد لەگەڵ کەسێکا شتێکت پێ بەخشی هاوکاریەکت کرد یارمەتیەکت دا بەخشێک یا بە کەسێ ئەگەر سەلامت لێ کرد زانیت سەلامەکەی عەزیەتی ئەدا وازی لێبێن و سەلامیشی لە مەکە بۆیە تابعین ئەهلی سەلەف پیاوچاکانی ئومەتە ئاوا بوون ئاوا ڕۆشنبیر بوون حتا لە مەسائلی کاروباری ژیانی خۆیانە و حتا لە مەسائلی بەخشینەکانیشیانە بۆیە ئەگەر کەسێکە بەخشێکی بەخشایە بە کەسێ بیزانێ عەزیەتە خوا یاخود لەسەر ڕێیەکایە بێت شەرمەکە ئەم لە ڕێیەکی ترەوە ڕۆی یاخود سەلامیشی لێ نەکە بۆی وا هەز نەکا کە تۆ سەلامی لێیەکەی کەوا هەستکا کە تۆ یارمەتی داوە و تۆ خێرت پێ کردووە بۆیە دەبێت ئینسانی ئیماندار ئاگادار بێ و پاشان ئینسانی ئیماندار لە ماڵێکی پاک ئەبەخشێ ئیسلام وامان فێرەکە ئیسلام وامان فێرەکە کەوا هەرێکی لە ئاسی خۆمانەوە کە خوای گەورە ماڵی پێداوین دەبێت لە ماڵێکی باش و لە ماڵێکی پاک بیبەخشین قورئانیش دەفەرمێ یا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما رزقناكم ما كسبتم ئەو کەسانی کەوا ئیماندارن ببەخشن لەو ماڵە پاکانی کە بەدەستان هێناوە و ئەو ماڵ و سەرەت و سامانەی کە لە بەهۆی لەژێر ئەرز و لەسەر ئەرزە بەدەستان هێناوە یعنی ماڵێکی پاک بۆیە بەڕای کوڕی عازب دەفەرمێ کاتی خۆی باخمان هەبوو باخ لە سەردەمی مەدینەیە باخە خوورمامان هەبوو ئەهاتین پوشە خوورمامان هەڵەواسی بۆی ئەهلی سوفە هەبوو لە مەدینە فەقیر بوون ئەم ئەهلی سوفە فەقیر بوون هاتن خوورمایانە بردەوە بۆ خۆیان دەفەرمێ کات کۆمەڵێکمان هەبوو ڕەزیل و پیسکە بوون یا سەقافەتی خێرکردنیان نەبوو حەچێ پیس و چەپەڵ بووایە خوورمای ناشرین بووایان هێنا بۆ ئەهلی سوفەیان و فەقیرن ئەوە خوا ئیسلام فێرمانەکە بۆ شتە جوانەکانت پاکەکانت حەڵاڵەکانت بێنە بۆیە دەڵێ هەنێکمان ئەچوین خوورمای ناشرینمانێنە ئەم ئاەتە دابەزی کە خوای گەورە ئاگادارمانەکە یا أيها الذين آمنوا ئەو کەسانی ئیمانتان هێناوە ئاگادار بن کەوا أنفقوا من طيبات ما كسبتم لەو شتە پاکانی کە بەدەستیێنن
ئالەوانە ببەخشن نەکش لە شتی پۆخڵەوات بۆیە قورئانیش پێمانە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناگەنە چاکە و ئەو ڕەزامەندی خوای گەورە بە تەواوی حتا ئەوەی لاتان خۆشەویست بێ بیبەخشن ئەبوو تەڵحە کاتێم ئاەتە هاتە خوارەوە ئەوەی کە لاتان زۆر خۆشەویستە بیبەخشن باخە خورمەیەکی هەبوو تێی پێغەمبەری خوا بوو خوایە باخە خورمایەکمەیەوە بەخشیم لە ڕێی خوای گەورە وی پێغەمبەری خوا زۆری پێخۆش بوو کەواتە ئینسانی ئیماندار با بە کەمیش بێ بەڵام بە کەمی نەزانێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اتقوا النار ولو بشق تمرة خۆتان پارێزن لە ئاگری جەهەنەم ئەگە بەلەتە خورمایەکیش بێ بۆ یەک منافقین وەکو قورئان باسیەکە الذين يلمزون المطوعين كاتل لسورة توبة باسيكا من المؤمنين في الصدقات كاتكوا صدقه أنك خير أنك المدينة كوملك المسلمانان منافق كان أنو جا وشيء كسي خيرك زوري كرداء بلن 500,000 ئێسای بەخشایان و جا ئەوە بۆ ڕیاییەکە تۆ گاڵتەیان پێ کرد ئەگە کەسێکیش پارێکی کەمی بەخشایە 500,000 بەخشایە درهەمێکی بەخشایە یانجا خۆ پێویستی بۆ تۆزە چییە بۆی خوای گەورە ئەفەرمێ ئەوانە گاڵتەیان بە ئیماندارانە کە بەڵام خوای گەورە گاڵتەیان پێیەکە و عەزابی و ئەلیمی و ناڕەحەتییان بۆ ئامادەیەکە بۆیە ئینسانی ئیماندارە بێ وا بیرکاتەوە کاتێکەوە بەخشێکەکە ئەدا پێش ئەوەی بگاتە دەستێم ئینسانە خوای گەورە وەریگرتووە داکی ئیمانداران حەزەتی عایشە رضي الله عنها كاتك فرمي هاش كاتك خيري بكردا درهمي كرا بخير عتري ليدا باشا كردو عتري ليدا بوني خوشك يعني عايش بواكي اي فرمو والله ازانم بيش اوي ام خيره بقاده دسي او كسب دسي اگات دسي خوا اگات لاي خواي غورو خواي غورو وري اگري وباشان برزان انساني ايماندار اسلام ومن فيركا احتياجي انسان چاره سركين ئەها پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ احتیاجی کەسێ چارەسەرکە خوای گەورە احتیاجەکانی چارەسەرکە لە ڕۆژی قیامەتە بۆیە احتیاجی کەسێ جاری وایە تۆ 100,000 پێیە ملیۆنی دینارت پێیە یەکێک لە سەقافەت و ڕۆشنبیری ئەم خێرکردنە ئیسلامە فێرەکە مەچۆ پەرش و بڵاویکە جا کابرا ملیۆنی سەدەقەی هەیە یا زەکاتی هەیە ملیۆنێکی پێی کا بەخێر 10,000 بە و 20,000 بە و ئیسفادەی لێ ناکە ئەم کە 20 کەسەی کە تۆ دابەشێکەی ئیسفادەی لێ ناک بەڵام ملیۆنێک بێ بە کەسێک لەوەچە ملیۆنێک قەرزار بێ یاخود ئیشێکی پێیەکە یا کارێکی پێیەکە ئیسفادەی لێیەکە بەڵام کە پەرتەوازەت کرد ئەوە بەڕاستی هەم ئەو ئیسفادە ناکە و هەم خۆش لەوەچێ زۆر مرتاع نەبی بەو ئەندازەی کە مەبلەغەکەی بە کەسێک زیاتر تۆ بەرووبوومەکەی ئەبینی و پاشان هەوڵ بە دایم خێرەکانت با بەنهێنی بێ پێغەمبەر فەرمێ لە حەوت تاقمەکەی زێر سێبەری عەرشی خوای گەورە یەکێک لەوانە وەڕەجوڵ تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه رواه مسلم إنساني إيمان دار كوا خواي قورة جاي كردوتو حوتاقم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله أويا أفرمي أم إنسان واخيرك أقا بدسي راسي أبخشي ناعلى دسي شبي بيبزاني ما بس ويا نايكا بهرة نايكا بوي كوا لناو خلقا باسيكا يا لناو خلقا بيبا جاري وا إنسان بوافير بي ئیسلاما من فێرەکە وا ڕۆشن بیرمانەکە وا ئادابمان فێرەکە کاتێ من 50,000 پێ 200,000 پێ ئەمێ بیەم بە کەسێ ئەبێبی بەمە ئەو لاوە لە پەنهانیەکە بیەمێ نەک لە ناو خەڵکا فڵانە کەس وەڵا 200,000 بۆ داناوی یا زەکاتە یا سەدەقەیە یا فڵانە کەسەوە بۆ ناوی بۆ ماڵمان تۆزە پارەم بۆ داناوی یا بچۆ لای فڵانە کەس ها بۆی خەڵک بزانێ ئەمە باش نییە بۆی خوای گەورە دەفەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم أو كسيك خيرك صدقيك بنهيني بأشكرا بشو بروش خواهي قول أجر باداشي بوداناوا كواتب كورتي خوشويساني من خوشكو برايان رجواناني خوشويس أما مانجي خير صدقية بۆیە هەرێکی لە ئاسی خۆمانەوە ئەو ئاداب جوانانی خێرکردن ئەو سەقافەت و ڕۆشنبیری کە هەمانە لە ئیسلامەوە فێربووین بتوانین ئەم خاڵانی کە باسمان کرد خێر و سەدەقاتەکانمان بەو ئەنجامە بێ بۆ ئەوەی هەم خۆمان سەربەرز بین هەم ئەجرەکەمان دەستکەوێ و هەم دوور بین لە منەت و لە عەزێدانی خەڵکی و ئازاردان و پاشان هەم ئەزیشمان دەستکەوێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە نوێژ و تاعات و عیبادەتمان لێ قبوڵ بکە ڕۆژوەکانتان لێ قبوڵ بکە خوای گەورە بەرەکەت بڕێژە بەسەر ماڵ و مناڵتانە خوا بتان پارێزێ لە ڤایرۆز و نەخۆشی و ناڕەحەتی خوای گەورە سەرۆت و سامانی ئەو بەڕێز و خۆشەویست و خێرخوازانی کە هەیەن و نیعمەتی پێداون زیایی کا بۆی بتوانن ببەخشن
بە خەڵکی فەقیر و هەژار. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.